دەستگای خێرخوازی بەخشین وەک یەکێک لە گەورەترین دەستگا خێرخوازیەکانی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری هەیە پلانێکی تۆکمەی بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان داناوە کە هەزاران هاوڵاتی لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە بڕی سەدان ملیۆن دینار لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین سودمەند دەبن. ئێمە لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا ئینشاءڵڵا 3 خانوو دروست دەکەین لەم مانگەدا و زیاد لە 125 ژینگە پارێزیمان هەیە ئەوانەی کە گرێبەست لە شارەوانیەکان بە تەواڵە و بیارە و خوڕماڵ و سیروانەوە کە یارمەتیمان ناون و 200 کەم ئەندام یارمەتی ئەدەین 200 نەخۆشی تالاسیما یارمەتی ئەدەین و 200 نەخۆشی شێرپەنجە یارمەتی ئەدەین و غەسلی گورچیلە ئەوانەی نەخۆشی گورچیلیان هەیە 200 کەس یارمەتی ئەدەین و باوکان بێ باوکان 200 مناڵ یارمەتیان ئەدەین کە ئێمە پاریش 200 و 300 مانول بەڵام چوە 600 و 700 ئەم ساڵیش ئومێد دەکەین ئینشاءڵڵا ئەوەی کە شتێکی بیدایی ڕامانگەیان و ئەوە نێوەکو خۆمان کە 200 مناڵی بێباو یارمەتی ئەدەین و راپۆرتی هەژاران کە لەگەڵیان ئەکەین 20 خانەوادە یەکی بە بڕی ملیۆنێک یا زیاتر ئەوەش جێبەجێ ئەکەین و ئەو بەشە خۆراکەی کە دامان ناوە لە کارتۆنی بەخشینیشە ئەوانش ئەوەی کە ئێستا لە بەرچاومان گرتووە خۆمان 6,000 ماڵمان لە بەرچاو گرتووە بەڵام ئینشاءڵڵا وەک هەموو ساڵێک ئەچێتە 8,000 و 9,000 و ئەو ڕێژەیە بەرز ئەبێتەوە کەواتە کۆی ئەوەی کە ئێستا ئێمە بڕیارمان ناوە خۆمان بڕیارمان ناوە 7,000 خانەوادە 7,100 ماڵ لە ئێمە سودمەند ئەبێ بە بڕی 450 ملیۆن دینار. دەستگای خێرخوازی بەخشین دەستێکی ئەمانەتپارێز و پردی دڵنیایی نێوان دەوڵەمەندان و هەژارانە. پرۆژە و خزمەتەکانی دەستگاکە بە هاوکاری و بەخشینی خێرخوازان و دەوڵەمەندانی ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. هەژاران چاویان لە بەخشین و دەستگیرۆیی خێرخوازانە تا ئەوانی شوەکەر هاوڵاتیکی ئاسایی پارشێ و بەربانگ بکەنەوە و منداڵانی بێباوک خەمی نەبوونی باوکیان لەسەر ئاسان بێت و ئازاری هاوڵاتیانی نەخۆشیش کەم بێتەوە. ئەو پارێکە ئێمە دابەشیەکەین لەو پرۆژانە سەرفیەکەین هەمووی لە ڕێی خێرخواز و خێرۆمەندانی ئەم وڵاتە و دەرەوەی هەرێمەوە دەستمانەکەوێت بۆیە هەتا خێرۆمەندان و دەسەڵاتداران ئەوانەی کە خوای گەورە دەسەڵاتی مادیان پێبەخشیون تا زیاتر ببەخشن ئێمەش پرۆژەکانمان زیاتر ئەبێ بۆیە لەم سۆنگەیەوە ئێمە هەموو وەختێک بە درێژایی ساڵ یەک سوپاسی خوای پەروەردگارمان کردووە دوو هەمیش سوپاسی ئەو خێرۆمەند و خێرخوازانەمان کردووە بە هەر مقدارێک کە توانی بێتی بە هەر ڕێژەیە کە توانی بێتی دەستگیرۆی ئەم پرۆژانەی ئێمە بکە. ئەم ساڵیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا من دووبارەی ئەەکەمەوە کە چاوەڕێمان لە خێرۆمەندان و خێرخوازانی وڵاتی خۆمان و ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمیشن زۆر لەوە زیاترەکە ئینشاءڵڵا کە خۆمان تەسەوری بکەین داوایان لێکەین کە هەمیشە دەستباری ئەم جۆرە پرۆژانە بن. 9 ساڵە بەخشین چرای ماڵە هەژارەکانە دەوای کەسانی دەردەدار و دەستی میهرەبانی سەر منداڵانی بێباوکە. 9 ساڵە بەخشین دوای خوددا تاکە هیوای هەزاران هاوڵاتی هەژاری هەرێمی کوردستانە تا خەندە بۆ ماڵەکانیان بگەڕێنێتەوە و ئازار و گرفت و ئێش و ژانیان کەم کاتەوە. ئەم ساڵیش ئەگەر خێرخوازان لەو نیعمەتی کە خوددا پێبەخشیون دەستی هاوکاریان درێژ بکەن ئەوە بەپێی پلان و بەرنامەی دەستگای خێرخوازی بەخشین زیاتر لە 7,000 خێزان و خانەوادە بە دڵخۆشی و وەک خێزان و خانەوادەکانی دیکەی هەرێمی کوردستان مانگی پیرۆزی ڕەمەزان و جەژنیش بەڕێ دەکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.